سەرەتا کە دۆمەوان دێت نرخێکی زۆر گرانی هەیە بەڵام ئێستا لە دوای شەپۆ لە بارانبارینە ئێستا دۆمەوان باش دەرچووە بە تایبەت لە سنووری ئیدارەی گرمیان و لە چەند ناوچەیەکی تریشەوە هەردێتە بازاڕەکان ئەڕۆینە لای کا عوسمان بزانین ئێستا نرخی دۆمەوان گەشتووەتە چەند کا عوسمان نرخی دۆمەوانی سە چۆنە کاکە پێشەکەی بەخێر بن سەر چاوم وڵای دۆمەڵای ئێستا باشە بەس ماوەی پێش ئێستا کیلۆی چووە تقریبان 50-60 ئێستا مەیلە خواردتە تێ بۆ هەڵ دەور 30 دەرەجەکەی 35 و 30 و یعنی خۆی بیلانەوە وەک گەورە بچووکیە ئەی ناوچە بۆ ناوچە ناگۆڕێ نرخەکەی ناوچە کوڕە نەوەڵا دۆمەڵام ماشەڵامە دۆمەڵانێکە خوای گەورە نەی بڕێت نعمەتی خوایە ناوەڵا هیچ شینێکی نییە بڵێ ئەمە هین ئەی کوێ و ئەمە هین کوێ عەرزی خوایە فەرقی نییە ێژن دۆمەڵانی گەرمیان زۆر خۆشە دۆمەڵانی گەرمیان بڵێ خۆشە بەس کەمە کاکە بڕوا بیان گەرمیانە بگەڕێ هەمووی 50 کیلۆی تیانە هێشتمانە من نەمبیناوە دەمێک 10 کیلۆ مۆبیل ماشەڵا ئەوە سەیرە و نعمەتەکە خوای گەورە وەجارە جە ڕۆژی وایە من تقریبا لای کەمەکەی ئەمڕۆ تقریبا 100 تا 150 کیلۆ دۆمەڵان و سەندە باشە فەرقەکات دۆمەوانی گەورە وردە لە نرخ تەبعان هەتا گەورەوێ خەڵکە لە تامە بڕواوێ وردەکە خۆشتە تاکو و گەورەکە بەڵامی تر خەڵکی تەماشای دیکۆرەکە تەماشایەوە ناکە ناخەکەی چیوێ ئەڵێن لە گۆشت خۆشتر باوەڕ ئەم جۆرە خۆم خواردم خوای گەورە نەی بڕێت لە گۆشت بەرخۆشترە بەس نرخەکەیشی لە گۆشت گرانترە طبعا گۆشت باشەکەی 23 و 24 ئەم وڵای دەور 30 و 35 و خۆی وە نسبەی گەورەیەکەیەتی هەتا گەورەیە سعرەکەی گرانترە وردوێ خۆی تامەکە ها لە وردەکە بەڵام خەڵ نازانی خەڵک ئەڵێ باس با گەورەوێ ئەی گەورە ڕۆمە خوای گەورە گشتی گەورە ناکە هەیە ورد دروستیەکە هەیە وەڵا فرێ ئەغڵەبێکشی ناوخۆیە ترت لە شارەکانی دیکە ئایتر لەش بەس هی خوار نییە هی خوار و کەڵ نایە لە بەروەی زیقی ئەمە یەک دنگ زیقی نییە دۆمەڵانی خوار و کەڵ نایە باشە ئیسە دووسێ جۆر هەیە دۆمەڵان جاری وایە ئەڵێن ناوچە بۆ ناوچە گۆڕێزەی گەرمیان و ئەوانە ڕەشە هی ناوچەی تر هێسپیە وەڵی خۆی دۆمەڵان هەتاکو سووریە سێر ئەم دۆمەڵانەکە چەندێ سوور و تا سووریە تامان تامی هەیە و جوانتریشە لە خوددا هەم لە تامی لە خواردنا و هەم دیکۆراتی سووریەکەی هەتا سوورە جوانترە باشە گەنجی سە لەوانێ نەزانێت دۆمەڵان چییە بەڵام نەوەڵا وەکو یەمەمانە نوێ کەسازەوە دۆمەڵان هەر کەسێت لێی بخوا یەک کڕێری بخوای تر واز نایێری باشە چۆن لێ بنرێ خۆشە وەڵای دەست تەوان جوانە شۆریێت و ڕۆن و پیازێ باشی بۆ داخی ئەگەر کوردی بێ ڕۆن کوردی و ڕۆن کوردی و تەڕە پیاز و لێی بخۆ پیچی نەگەرەکە ئینشاءڵڵا زیاتر وە سوورۆکردن هەر وە سوورۆکردنەوەرە وەڵا هەیە ئەمەی سەد لە باوەڕ بێ ئەمە چە خەڵ لە منێ چێنێ فرەی بووە چاو ئەیکەنە قەترە گاوانە ناوەکەی هەڵتێرن بەقەن وکە قەڵەمێ خێ دەبان غاز وردە خۆی ئاوێکە داتۆ ئاوێکەکەنە فرەی وا بووە چاوی دەرمانە وەڵڵاهی دەرمانە ئەوەی چاوی کزە بێ بۆ لای من دۆمەڵان بووە بە عەونی خوای گەورەی دەمێ یەکەوێک چاوی غازگاتو ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم و کاکە دەست خۆش بکەم عوسمانگیان دیارە وەکە عوسمان باسی کرد سەرەتا کە هات ئێمە دۆمەمان لە گەرمیان قسەیشمان لەسەر کرد کا حاجی چۆنی دۆمەڵان چەنە ئەمە دۆمەمانی خۆمانیە نا چۆنە دۆمەوانی چۆنە خراو نییە دۆمەڵان دەرەجەیەکە مامە حاجی ئەمە کیلۆی چەنە بە 30,000 دەرەجەیەکە گرانە وەکو پیاوە بەڕێزە باسی کرد نرخەکەی گرانە بەڵام هەر لە سەرەتای دەرچوونیشیەوە نرخەکەی زۆر گرانتر بوو سەرەتا کە هات دۆمەوان نرخەکەی لە 50 بۆ 60,000 بوو بەڵام ئێستا نرخەکەی دابەزیوە ئێستا لە بازاڕە 25 بۆ 30,000 و ئەگەر ورد بێت نرخەکەی کەمتریشەکەوێ بەڵام ئەوەی هەیە خواستێکی زۆری لەسەرە بە تایبەت لە نێو بازاڕەکان و لە سنووری ئیدارەی گەرمیان بە تایبەت خواستێکی زۆری لەسەرەوە گەرمیانەکان زۆرجار خۆیان دەڕۆن بۆ دەشت و کێوانە دەگەڕێن و دۆمەمان دەدۆزنەوە و دەڵێن بۆ چاویش زۆر باشە کاتی ئاوەکەی دەرەکەی وەکو قەترە بەکاری هێنی بۆ ئەو کەسانی کە چاویان